دەکەی لێرە؟ شلێر بێنگۆ ناحەوێم و ئەمن قەت هەستە کاکە لێرە بڕۆ. تکایە حەزم لێ پێکەوە ژیان چ خۆش پێک بینین. ژیانی خۆش ئێمە کۆتایی پێهات. ئێلۆ لۆ هەموو ڕقتان لەمنە چم کردووە؟ لەبەر ئەوەی کە هەمیشە مەستی هەمیشە ئاوە دەهاتیەوە ماڵێ. یەڵ هەستە بڕۆ. شلێر خۆشم دەوێ خۆشم دەوێ ناحەوێمەوە ببێت و دەمرم. باسی کامە خۆشەویستی دەکەی؟ خۆشەویستی ئێمە دەمێکە کۆتایی پێهاتوە. ئێمە تەلاقمان وەرگرتووە. شلێر هەموو شتانە غەڵەت دەکەن لێم ببورن. لێبوردن نییە هەستە کاکی بەڕێز لێرە بڕۆ. پێم مەڵێ کاچی بەڕێز ئەچیت پێ بڵێ؟ پێم لێ بچینەوە مەحکەمەی مارە بکەوە. باسی ئێمە دەمێکە کۆتایی پێهاتوە. یەڵە لێرە بڕۆ. شلێر 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 خۆشم دەوێ شلێر. قاسم لە چێی حەزم لێ بدوینم. باش